کە دەرفەتی یەکسان و دادپەروەرانە بۆ هەموو ڕۆڵەکانی وڵاتەکەمان دەستەبەر بکە. لەگەڵ ئەوەی ئەمساڵ ژمارەی دەرچوان کەمتر بوو لە چاو ساڵانی ڕابردوو، بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک نەک پلانمان کەم نەکردەوە، بەڵکو لە زۆر لە بەشەکانی دیکەش ئێمە پلانمان زیاد کردووە. هەر لەو چوارچێوەشدا 63290 کورسی خوێندنمان بۆ ئەمساڵ تەرخان کردووە، بە بەراورد بە ساڵی پار هێشتا 6415 کورسیشمان زیاد کردووە. هەروەک بەڵێنماندا بۆم ساڵیش 100% دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی ئەوانەی لە ڕێگەی زانکۆلاینەوە داوایان پێشکەش کردو و هەر هەمویان جێگەیان کراوەتەوە. تەنها یەک حاڵەت هەیە 368 پێشکەشکار داواکانیان بەهۆی هەڵەی پڕکردنەوەی فۆرمەوە کێشێکی بۆ دروست بوو، ئەوانش دەتوانین دواتر لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمی سکاڵاوە بە تەئکیدی جێگەکانیان پارێزراوە بە گوێرەی کۆنمرەکانیان لە شوێنی شایستەی خۆیان جێگەیان بۆ دابین دەکەین. لە دوای تەوابوونی پرۆسەکەش واتە لە ئێستادا 22,000 کورسی بە بەتاڵ ماوەتەوە بۆ ئەوەی کەس لە ناچاریدا نەڕوات لە خوێندنی ئەهلی و لە پاراڵێڵ بخوێنێت. دەرفەتی خوێندنی خۆڕایی ئێستا زۆر لە بارتر لە ساڵانی ڕابردووش وەکوتم 22,000 کورسیمان زیادە. ئەم پلانەش بێگومان بریتە لە سوودوەرگرتن لەو پەڕی توانای زانکۆکانمان. بۆیە جێگەی خۆیەتی لێرە و لەم دەرفەتە سوپاسی یەک بەیەکی سەرۆک زانکۆ بەڕێزەکان، ئەندامانی ئەنجومەنی زانکۆکانیان، مامۆستایانی بەڕێز، فەرمانبەرانی ئازیزی یەک بەیەکی زانکۆکانی کوردستان بکەم کە لەم ئەرکەدا کە ئەرکێکی نیشتیمانی پیرۆزە ڕەخساندنی دەرفەتە بۆ مناڵانی خۆمان کە بەشێکی گرنگە لە دروستکردنی ئایندەیەکی باش و بەشێکی گرنگە لە پرۆسەی نیشتیمانسازی. من سوپاسی یەک بەیەکی مامۆستایانی ماندوو لە ناسی کوردستان و زانکۆ بەڕێزەکان دەکەم. لە کۆتاییە من نامی بڕۆ ناو هەندێک تەفاسی تەکنیکیەوە، بەڵام مەبدەیەک هەیە کە دەبێ بۆ ئێوە بۆ ڕای گشتی میلەتەکەمانی ڕوون بکەمەوە. پرۆسەی وەرگرتن لە ئەمساڵ بە ئەولەوێت هەموو دەرفەتەکان ڕەخسێنراون بۆ دەرچوانی ئەمساڵ. ئەوش ئەو مەبدەیە کە پێوترێ مەبدەئی دادپەروەری لە هەموو پرۆسەکە، لە خۆڕایی، لە پارالێڵ، لە ئێواران ئەولەوێت بۆ ئەوانە بۆ کە ئەمساڵ لە تاقیکردنەوەکان هاتوون. بەڵام پلانی ئێمە فراوانتر بووە. هەندێک کەسە بۆ ساڵی پات تەقدیمیان نەکردووە، چی بە خۆڕایی بێ، چی بە سیستەمەکانی دیکەش بێ. بۆیە ئێمە هەموو ئەوانەمان وەرگرتو کە لە ڕێگەی زانکۆلاینەوە 100% تەقدیمیان کردومە عەدا و 300ی کەوتم 360ی کە ئەوش سبەینێ دووسبەی لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمی سکاڵاوە ئیشەکانیان بۆ جێبەجێ دەکرێت. و ئەو کورسیانەی کە تەرخانمان کردووە بۆ ئەم ساڵ وەکو ئەولەوێت وەک پرۆسەکە وەک سیاسەتی وەزارەت تەنها بۆ ئەوە بووە ئەوانەی ساڵی پار هەندێکیان خۆیان فرسەتی خۆیانیان وەرگرتووە. ناکرێ هەموو فرسەتەکان بۆ وەجبەیەک بێ وەجبەکانی لێ مەحرومن، بەڵکو ئەولەوێت دادپەروەری لێمان نەخوازیێ. ئەمساڵ ئەوەی کە تەقدیمی کردو جێگەی شایستەی خۆی بۆ دابین بکەین، ئەوی دیکەشی مایەوە ئەوانە دیش ڕۆڵەی ئەم وڵاتن، ئەوانە دیش حەقیان بەسەر میلەتی خۆیان و دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە کە دەرفەتیان بۆ بڕەخسێنێ. ئێمە لەو چوارچێوەیەشدا هیچ درێگێکمان نەکردووە. خی گەورە وڵاتەکەمان بپارێزێ، نیشتیمانەکەمان سەر بخە، دووری بخا لە مەشاکیل، گرفت و ئاڵنگارەکانمان چارەسەر ببن بۆ ئەوەی بتوانین لە هەلومەرجی باشترە لە ساڵانی ئایندا بتوانین ئەم جۆرە کارانە و ئەم جۆرە پرۆسانە بە شێوەیەکی باشتر، ئارامتر و سەرکەوتوتر بیابین بەڕێوە بۆی بخێنە خزمەتی مستەقبەلی نیشتیمانەکەمان. من زیاتر لەسەر تەفاسیلی تەکنیکی قسە ناکەم. بەرای بەڕێزم کاکتۆر خەتاب و خوشکی ئازیزم ئارامخان لێرەن زۆرتر لە ناو تەفاسیل و دیتێڵی عملیەکەدان. ئەو مەبدەئی کە ساڵانی دووبارەم کردو ئەوەش دەڵێمەوە جارێکی کە بە گرنگی ێزانم زانکۆلاین سیستەمێکی یەکجار ڕاقی دادپەروەرانەیە. خۆم بە وردی ئیشرافم کردووە، 3 ساڵی ڕێکە بە وردی ئیشرافی دەکەم. ڕەنگارێکی لەو سیستەمانە بێ لە هەرێمی کوردستانە جێگەی ئەو پەڕیشانازی بێ، هیچ جۆرە تەدەخولێکی تیان نیە، هیچ جۆرە دەستوەردانێکی تیان نیە. و من مەسئولم لە بەردەم ڕای میلەتەکەی خۆم و هەموو دەستگاکانی ڕقابە و چاودێری لە هەرێمی کوردستانە لەسەر ئەو قسانەی لەسەر زانکۆلاین دەکەم. ئەویش پێم وایە
خدای نەخواستە ئەگەر هەر کەسێک گومانێکی بێ یا پرسیارێکی بێ ئەوە هەموو پرۆسەکە هەموو سیستەمەکە لە بەردەستی دایە و ڕای گشتی دەیەوێ میدیاکاری بەڕێز دەیەوێ قوتابیەک دەیەوێ کەسوکارێک دەیەوێ ئێمە دەرگای وەزارەتەکەمان کراوەیە.